جەمتەیە داوی ئاگەهی چنە؟ بەڵێ دەم باش مراد لە ئێستادا دانیشتنەکە پێش سێ خولەک هەڵگیرا بۆ ڕۆژی پێشەممە بەڵتە چوار بڕگەی کۆتایی مایەوە هۆکارەکەی تا یاسە نازانین هۆکاری چییە دانیشتنی پەرلەمان هەڵگیرا بەڵام ئەمەوێ بڵێم کە بڕگەی دەنگدان یاخود خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژه یاسای بودجێ ساڵی 2016 جێبەجێ کراوە خوێندنەوەی یەکەمی بۆ کرا لە کۆتایی خوێندنەوەی یەکەمی پرۆژە بودجەی 2016 سەرۆکاتی پەرلەمان بڕیاریدا کە دانیشتنەکە هەڵبژیرێ و دوو بڕگەی یەکەمیش دواخرا بۆ ڕۆژی پێشەمە. من بۆ زیاتر زانیاری ڕۆمە لای ئەندامێکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق ئەشواق جاف خاتوە شواق خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژه یاسای بودجە کرا پێشەوە مێ بڵێ هۆکاری چی بوو دانیشتنەکە دواخرا؟ بەڵێ طبعا دانیشتنەکە دواخرا بۆ ساعتێک تازیە ئەحمەد چەلەبی بوو ئەمڕۆ لە ناو هۆڵی پەرلەمان دواتر دانیشتنەکە دەستی پێ کرد و چەند یاسایەکمان هەبوو کە مەفرۆزە دەنگی لەسەر بدەین بەڵام دواخرا بە حکم ئەوەی کە ئەعتراضێک هەبوو لەسەری بۆ نمونە یاسای ئازادی دەربڕین و هەروەهاش یاسای موسسەی شوهەدا دواتر خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسای بودجەی 2016 کرا. بەڵێ خاتو ئەشواقمێ بڵێم کە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2016 زۆر بە ئاسانی خوێندنەوەی یەکەمی بۆ کرا گرنگی یاخود خوێندنەوەی یەکەم هەروە بە ئاسانی کرا چاوەڕێکرێت ئەم پرۆژە یاسایە لە دانیشتنەکانی داهاتوودا هەروە بە ئاسانی خوێندنەوەی دووەم و دەنگدانشی لەسەر بکرێت. مەسلەی خوێندنەوەی یەکەم چونکە خۆی ئەسڵەن گفتوگۆ ناکرێت خوێندنەوەی یەکەم تەنها خوێندنەوەی بورگەکانە بەڵام وەکو من خوێندم لەناو دەموچاوی ئەندام پەرلەمانەکان بەڕاستی ئەترازێکی زۆریان هەیە و خۆیان ئامادەکردەوە بۆ خوێندنەوەی دووهەم. طبعا ئەم ڕەشنووسە هەمان ڕەشنووسی 2015 سێ خاڵێکی جیاوازی تایە دووان لە بەرژەوەندی هەرێمی کوردستانی یەکێکیش لە بەرژەوەندی هەرێمی کوردستانیە ئەوەی کە جێبینیم کردووە یەکەم خاڵ کە دەڵێت مەفروضە ئەحسا بکرێت لە 2016 و حسەی هەرێم و پارێزگاکان تحدید ئەکرێت اعتیماد لەسەر نەتیجەی ئەو ئەحسایە کە لە 2016 دەکرێت هەرێمی کوردستان ئەگەر طبعا بەپێ ئەو نەتیجە چەندێک دەرەچێت 7% 20% 15% لە 2016 و دواتر بۆی حساو دەکرێت بەڵام لە ڕەشنووسەکانی ڕابردوو دەیانوت بەپێ ئەحسا چەندێک دەرەچێت ئەگەر کەمتر لە 7% مەفروضە ساڵانی ڕابردوو چەندێکی ئیزافەیە وەرگردووە یعنی لەو نسبەیە مەفروضە بگرێت بۆ خەزینەی دەوڵەت ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهەم کە مادەی 33 کە دەڵێت هەرێمی کوردستان ئەگەر ئینتاجی نەوتەکەی زیاتر لەو بڕێک کە لە ڕەشنووسەکە هاتووە دەتوانرێت بەکاری بێنێت بۆ تەسفیەی حیسابی هەردوولا کە دیوانی چاودێری دارایی تهدیدەکات ئەمەش خەڵکی ئیجابیە. خاڵی سێهەم کە نەگەتیڤە یعنی سەلبیە بۆ ئێمە وەکو هەرێمی کوردستان ئێمە یاسای تعریفۆی گومرگی کەواتە وەکو چۆن دانانی باج لەسەر ئەو کاڵانەکە ئستیرا دەکرێت لە خولی رابردوو پەسەندمان کرد بەڵام جێبەجێ نەکرا بۆ چونکە ئەوان ترسی ئەویان هەبوو کە تاجرەکان پەنا دەبن بۆ هەرێمی کوردستان بۆ چونکە هەرێمی کوردستان ناگرێتەوە ئیستا لەم ڕەشنووسە تێیدا هاتووە کە دەڵێت یاسای تعریفەی گومرگی جێبەجێ دەکرێت لەسەر هەموو خاڵە سنوورەکانی عێراق کەواتە هەمووی وەکویەکە بۆ تحقیقکردنی عەدالەت ئەمەش طبعاً لە صالحی هەرێمی کوردستان نییە. ئەم سێ خاڵانە جیاوازە لەگەڵ ڕەشنووسی 2015 ئەگینا هەمان ئەو شتانەتە یعنی کە لە 2015 هەمان شت نووسراوە بە تایبەتی ئەوەی هێزی پێشمەرگە هەمان خاڵ تێیدا هاتووە مەسەلەی 550,000 برمیل لە هەمان شت هاتووە ئەوانەی کە پەیوەندیان هەیە بە هەرێمی کوردستان لە 2015 بە هەمان ژمارەوە خۆت ئاماژەت پێکرد هاتووە هۆکاری چی بوو کوردستان نەیتوانی 550,000 بەرمیلەکە بنێرێ وە لە ئێستادا ئەگەر هەرێمی یاخود عێراق مەرجی ئەوە هیچ دانەناوە تەنها ئەوەیە کە هەرێمی کوردستان ئەو بڕەنوتە بنێرێ و لە سەدا حەفدەکەی وەربگرێ ینی کێشەی هەرێمی کوردستان چییە؟ ئێوە بۆچی ینی هەرێمی کوردستان نەتان پرسیوە بۆچی ناگاتە ڕێکوتنیان توانای نیە ئەو بڕەنوتە بنێرێ؟ بەڵێ طبعا ئەو پرۆپاگاندا دژمنانی کورد پروپاگەندەی بۆ دەکەن ئەگەنا هەرێمی کوردستان 550,000ەکەی هەنار دەکردووە بەڵکو زیاترش لە 550,000ەکە بە بەڵگەشەوە کە لای وەزارەتی نەوتی عێراقی بەڵام جەنابەت دەزانن یعنی بەداخەوە ئێمە سیاست نەکو تەنها لە مەسلەی بودجە و لە مەسلەی هەناردەکردنەوە حتا لە قوتی جوتیارانی هەرێمی کوردستان داخل کراوە ئەوشی کردووە کە جوتیار تا ئەم لەحزەیە پارەی خۆی وەرنەگرتووە بەنسبەتی لەم ڕەشنووسە دانراوە هەمان من وتم هەمان ئەو بەندانە لە 2015 هەمان ئەو بەندانە ئیستا دەڵێت ئەگەر 550,000ەکە هەناردە ناکات یان هەر لایەک پابند نابێت لایەکە تر ملزەم نییە کە پابند بێت بەم ڕەشنووسە.
خاتو ئەشواقەمە پرسیارەوە لێ بکەم کە وەکو لایەنی کوردی وا بڕارۆفدێک بێت لە هەرێمی کوردستانەوە بۆ بەغدا ئێوە چاوەڕێی ئەوە بداکەن یاخود دەنگی پێ ئەدەن لە پرۆ ئەگەر هاتو بهاتە خشتەی کارەوە بۆ دەنگدان یاخود چاوەڕێی ئەو وەفداکەن کە بێتە بڵێن عێراق بۆ ڕێکەوتن و هیچ زانێرێکتان سەبارەت بە وەفدەکە پێگەیشتووە وەکو ئەندامانی کورد. بەڵێ طبعا وەفدەکە کە دێت بۆ ئەوەی دوو خاڵ یەکەم شت مناقەشەی ئەو مۆزوعە دەکەن مۆزوعی بووجە دووش زیاتر هەماهەنگی لە نێوان دوو هەردوولا بۆ شەری داعشە بۆچی تا ئێستا نەهاتووە چونکە کاتەکە مەفروزە گونجاو بێت بۆ هەردوولا يعني هەردوو حکومەتەکە مەفروزە دابنیشن کەواتە کاتەکەی مەفروزە هەردووکیان ڕێکەون لەسەر کاتەکە بالنسبة إما كونيراني كل بالتأكيد إركي سشان معنا إما مظلة كان تتركي شرعي بدين بو أمر شنوسة بو يعني لرجع بسنت كديني ناو برلماني عراقي أمر شنوسة ترى ديك باشا أجر بتواني إما بسنت يبكين بلام خالك يزور جرينجا توي بسنت كرديني وكو بجي 2015 دجمناني كرد أوانش كبروباغندا ده كان بو أوي كهريمي كردستان بابنية أما أنا مفروضة رون بكريتا وكإما بابندين ببلغش بلغمان هيك إما وكو هريمي كردستان بابندين وجب يجي كرديني يا ساكا زور جرينجا پێشم وایە گرنگتر یعنی چۆن پەسەندکردنی گرنگە جێبەجێکردنێکیشی زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان. خاتو ئەشواق ئێوە نوێنەرتان هەیە وەکو وەزیر لە ئەنجومەنی وەزیران هیچ ئومێدێک لە لایەنە سیاسیەکانی عەرەب ئەخێننەوە بۆ ئەوەی کە نیەتی ئەویان هەیە بگەنە ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستانیان بە هیچ شێوازێک لە کاتێکدا ینی لە ئێستا هەرێمی کوردستان چاوەڕێک وەفدێکی بنێرە هیچ ئومێدێک لە چاوی لایەنە سیاسیەکان ئەخێننەوە بۆی بگەنە ڕێکەوتن. لە کۆبنەوەکەمان لەگەڵ وەزیری دارایی پێم وایە ئەو باسی ئەو گفتوگۆیانە کە لە بەیانی تاشەشی ئێوارە کردویانە چەند ڕۆژێک بە دوای یەکتری و ئەمەژە بۆ کرد کە ئەم ڕەشنووسە 3 جار گۆڕاوە تا گەیشتنە ئەم ڕەشنووسەوە بەڕاستی یعنی ئەم خاڵانە کە ئیزافە کراوە کە من تێبینیم کرد لە بەرژەوەندی کوردەکە دوو خاڵێکی ئیزافە کردووە من بەحەقەت ئەوە سوپاسی وەزیری دارایی و هەروەها جێگەری یعنی وەکیلی وەزیری دارایی بەڵام ئەرکی سەرشانمان ئێمە وەکو ئیستە پەرلەمانتار کە پەسەندی بکەین لە ناو هەڵی پەرلەمان چونکە خودی خۆی داوای کرد لە ئێمە وەکو نوێنەرانی کورد لە ناو هەڵی پەرلەمان بەرگری بکەین لەو بەندانەکە لە ناو ئەم ڕەشنووسە هاتووە و زۆر وریان بین لە کاتی گفتوگۆ ئەم بەندانە نەگۆڕێت چونکە ئەم بەندانە لە ساڵحی ملەتی کوردە ئەوە ماوە کە ئێمە بە یەکریزی بە یەکدەنگی کورد بەبێ ئەوەی کە ڕێگە بدەین بە هەر یەکێک درزێک دروست کات لە ناوی یەکریزی ئێمە و نوێنەرانی کورد لە ناو قاعی پەرلەمان و بە یەک نەفەس بەڕاستی ئەوە زۆر گرنگە بە یەک نەفەس و یەک هەڵوێست بەرگری لەو بەندانە بۆ ئەوەی کە پەسەندی بکەین ئەوەی کە دەمێنێت جێبەجێکردنی ئەم ڕەشنووسە ئەمەش لە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی بەغدا و هەروەهاش دانانی ئەو بەڵگانە لەسەر شاشە تەلەڤیزیۆن بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان بزانێت کێ پابەندە و کێ پابەندێ و کێش پرۆپاگەندا ئەکات بۆ دژایەتی هەرێمی کوردستان. یەک پرسیار خاتو ئەشواق ئەمەوە بڵێم کە لە دوێنێ یاخود پێرێ ڕۆژی شەمە با بڵێن وەفدێک هەرێمی کوردستان هات بۆ ماتەمانی ئەحمەد چەلەبی لە هەمان تەوقیتی هاتنی وەفدەکەیە حەیدەر عەبادی بەغدای جێهێشت سەلیم جوبوری بەغدای جێهێشت ئێوە ئەمە بە ئاسایی ئەزانن یاخود ئەساسەن وەفدەکە هەر بۆ ماتەمینی بوو هیچ ڕەبتی بە اتفاقیەکەوە نەبوو. بەڵێ طبعا بەداخەوە ئێستا نەوعێکی تەوەجوهێک بووە بۆ شکاندنی شکۆی هەرێمی کوردستان لە ڕێگەی چەند کەسێکی نەفس نزمە ئێمە هەمومان دەزانین لە پرۆتۆکۆڵی سیاسی دوودناسی تۆ بەشداری پرسەکانەکەیت بەشداری مناسبەکان دەکەیت بەشداری هەر مەوزوعێک کە دەبێت چونکە بەڕاستی هەرێمی کوردستان کەم نییە چی لە عێراق و چی لە ناوچەکە و چی لە جیهانە بۆیە ئەم وەفدە تەنها بۆ ماتەمینی من ئاگام لێتی پێشوەخت کە ئەمانە تەنها بۆ ماتەمینی هاتووە هەندێک دەیوت عەبادی ئامادە نەبوو بیان بینێت نەخێر سستانی پێشوەخت مەوعدێک دانراوە کە سستانی و عیبادی عەفوەن جوبوری عیبادی بچێتە نەجەف بۆ چونکە لە بیرتانیەت ئێمە دووشەمەی ڕابردوو بڕیارێکمان دەرکرد کە پەرلەمان بە هیچ شێوەیەک تەنازولی نەکردووە لە دەسەڵاتەکەی خۆی ئەوان بە نەوعێک تەسویری کرد کە پەرلەمان لەگەڵ چاکسازی نییە بۆیە سستانی ڕۆژی جومعە رخنەی ئاڕاستەی پەرلەمانی کرد و ئەوەشی کرد کە عیبادی و جوبوری بەیەکەوە بچن بۆ نەجەف لای سستانی بۆ ئەوەی ڕوونی کەنەوە کە ئێمە وەکو پەرلەمان لەگەڵ چاکسازین بەڵام لە هەمان کات تەنازول ناکەین لە دەسەڵاتێک خۆمان بەڵام بەداخەوە بینیمان چۆن پرۆپاگەندە کرا لە تیڤیکانی هەرێمی کوردستان. خاتو ئەشواق ئەمەوێت دەرفەتەوە لێوە بگرم جودا لە پرسی بوجۆ هاتنی وەفد و لەو بابەتانە بابەتێکی لە ئێستادا ورژاوە ئەوش بابەتی ڕفراندۆمی پارێزگای کەرکووک کە پارێزگاری کەرکووک
کەرکووک ورژاندوێتی ئێوە کوێنەرانی کورد چۆن لەو بڕیارە ئەڕوان و ئایا داکۆکیلیەکەن لە پەرلەمانی عێراقەمەوە لە زاری خۆتەوە ئەندام پەرلەمانی وەکو نوێنەری هەرێمی کوردستان بۆم بدویانی ئەو بابەتە هاتۆتە بەغدا و چۆن لەو بابەتە ئەڕوان ئێمە ئەمڕۆ یەکەم ڕۆژ لەناو پەرلەمان ئەبین و تا ئەم لەحزەیە نوێنەرانی کورد کۆ بوونەمان نەکردووە چی سەرۆکی کورد چی ئێمە وەکو ئەندام بەڵام بەنسبەتی ریفراندۆم ئێمە چاوەڕێی دەکەین بەڕاستی ئێمە بخێنی شەهیدەکانی خۆمان ئەو ناچارەمان ڕزگار کردووە و ئێمەش لەگەڵ یاسان و ئێمەش لەگەڵ دەستورین بەڵام لە یاسا و لە دەستورش هاتووە کە تۆ قۆناغی یەکەم تەواو کرد دەچیتە قۆناغی دووهەم و قۆناغی سێهەم قۆناغی یەکەم ئەگەر ئێمە چاوەڕێی بەغدا بکەین ئەگەر 100 ساڵی ترش نایەوەی تەواوی کات و بینیمان لە 4 ساڵی ڕابردوو ئەوان بودجەیان تەرخان نەکرد بۆ قۆناغی یەکەم بۆ ئەوەی کە نەچینە قۆناغی دووهەم و سێهەم بەڵکو جارێکیش تەرخانیان کرد تەنها بۆ کردنەوەی ئۆفیسەکانی ناوەڕاست و خوارەوە عێراق بۆیە ئەگەر ئێمە چاوەڕێی بەغدا بکەین هیچ دەستمان ناکەوێت بەڵام با ئێمە دەست پێش خەربین بە پێی یاسا و بەبێ دەستور و ئێمەش وەکو نوێنەرانی کورد هەمومان پشتگیری بریاری سەرکردەی هەرێمی کوردستان و پشتگیری کەرکووک دەکەین و پشتگیری بریاری پارێزگاری کەرکووک لە چوارچێوەی یاسا و دەستورە زۆر سپاس بۆ ئەشواق جاف ئەندام پەرلەمان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بەڵێ مراد